دوجار خوا کردی و تەرمی یەکێک لەو منداڵانەی لە ڕووباری گەری عەلی بەغدا خنکابوو دۆزرایەوە. کەمێک لەمەوبەر تەرمی یەکێک لەو سێ منداڵی کە شەوی هەینی ڕابردوو بە ئۆتۆمبیلەکەیانەوە کەوتنە ناو ڕووباری گەری عەلیبەک دۆزرایەوە. ئاکام غەفور پەیامنێری 964 لە شوێنی ڕووداوەکە زانیاریەکانی بە ئێمەدا و ڕایگەیاند لە دووری کیلۆمەترێک بۆ 2 کیلۆمەتر لە شوێنی ڕووداوەکە تەرمی یەکێک لەو منداڵانە لەلایەن ئەو کەسەوە دۆزراوەتەوە کە لە ڤیدیۆکاندا دەردەکەوێت وەکەوەی ئاکام باسی دەکات دوای ئەوەی کە ئەو کەسە تەرمەکەی دۆزیوەتەوە سوزدەی شکر دەبات و دواتریش لە بانگی گریان دەدات و دەنگی بەرز دەبێتەوە. هەرچەندە ئاکام باسی دەکات کە من لەو بەری ڕووبارەکە بووم و تەرمەکەش لەو بەری ڕووبارەکە دۆزراوەتەوە بەڵام هەرچەندە دەنگی چەم و ڕووبارەکە زۆر بووە بەڵام گوێم لە دەنجی گریانی کەسەکە بووە. دواتر تیمەکانی بەرگری شارستانی دەستنە شوێنەکە و تەرمی منداڵەکە بەرەو پزیشکی دادی دەگوازنەوە. ماوەی 5 ڕۆژە تیمەکانی بەرگری شارستانی و غەواسە خۆبەخشەکان و خەڵکانی خۆبەخش دەوروبەری ڕووبارەکان داوە و لە چاوەڕوانی ئەودان تەرمی منداڵەکانیان دەست بکەوێتەوە. بەرگری شارستانی چەندین ڕێگا و میکانیزمی تاقیکردەوە بۆ ئەوەی تەرمەکان بدۆزرێتەوە. دوو هەمینیان بەکارهێنانی عەفارە بوو لە ڕێگەی لێدان لە ئاوی ڕووبارەکە بۆ ئەوەی شەپۆل دروست بکات و تەرمێک بدۆزنەوە. بەڵام وا دیارە ئەم ڕێکارانە ئیشی خۆیان کردووە و ئەمڕۆ تەرمی یەکێکیان دۆزراوەتەوە. وردەکاری هەموو ئەم بابەتانە لە 964.org هەیە و دەتوانن زیانیاری زیاتری لەبارەوە وەربگرن.